دیارە خۆپیشاندانەکان لە ئێرانە شتێکی سروشتین. بۆچی سروشتین؟ چونکە هۆکارەکانی هەڵگیرسانی شۆڕشێک دژی سیستمەکە، دژی ئەو ڕژێمە، دژی ئەو حکوومەتە، نەکەر حکوومەتەکەی بەڵکو سیستمی وڵاتەکە هەر بە شتێکی سروشتی تەماشا بکەین. پاشان ئەگەر بوویترەوەکو خۆیان مەسئولەکانیان ئەڵێن بە سەبەبی ئەوەیە کە تەدەخولاتی وڵاتانە لە وڵاتەکەمانە، لەبەرەوەی ئێوە شوێن نەماوە دەستان تێنەخست بێ، خەڵکیش بە فرسەت ێزانە دەستخاتەوە ناو وڵاتی ئێوە. ئەگەر بڵین مۆریتانیا تەدەخولی کردووە لە ئێرانە، خەڵک پێی سەیر نابێت، چونکە ئێران تەدەخولی لە مۆریتانیا کردووە. ئەگەر بڵین گامبیا بە قەدر سلەیمانیە بێ لە ڕۆژئاوای ئەفریقایە، ئەگەر بڵین گامبیا تەدەخولی کردو لە ئیشی ئێران، ئاڵێن ناحەقی نییە، چونکە ئێران پێشتر تەدەخولی لە ئیشی گامبیایە کردو. ئەمما بڵین سووریا و سعودیە و کۆیت و بەحرەین و عێراق و ئازەربایجان و پاکستان و ئەفغان و دەوروبەری ئێران هەمووی، هەر لە ئەندۆنیسیا و هەتا مەغرب، ئێران تەدەخولی لە ئیشی هەموو وڵاتەکانە کردو. لەبەرەوە شتێکی سروشتیە کە ئەوانیش بە فرسەتی بزانن تەدەخول بکەن. جا بۆ چاواشەکردنیش مەسئولەکان ئەڵێن ئەمە ئەمریکایە، بەریتانیا، ئیسرائیلە. جا دائیمەن ئەوە خۆیان لەوە تای ئێران هاتۆتە سەر حکوم، هەر شتێک کە ڕووەدا، هەر خەلەلێکی خۆیان، ئاخوونێک شەرا بەخواتەوەڵن خەتای ئیسرائیلە. لە کاتێک کاشتەکانی شەمووی لە ناو خۆیان